بینەراوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست کاردانەوەکان لەبارەی دواکەوتنی دابەشکردنی موچە لە هەرێمی کوردستان بەردەوام و بەشێک لە فەرمانبەران و پەرلەمانتەران دەیەن هەڵبڕیوە بۆەوەی کە موچە دەستکاری نەکرێت و دابەشکردنی موچەش لەوە زیاتر دوانەکەوێت. بە میوان دەرێک لە بەڕێزان دکتۆر موسەنا ئەمین ئەندامی پەرلەمانی عێراق لە ستودیۆی سەرەکی، هەروە لە هەولێرەوە ڕووپاگ ئەحمەد ئەندامی لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. فراکسیۆنی کۆمەڵ دژی دواکەوتنی موچەی فەرمانبەران دەوەستنەوە. پەرلەمانتارێکی کوردستان ڕەخنە لە حکومەتی هەرێمی کوردستان دەگرێت کە پارەی دانراوی بۆ کاتی قەیران و کارەساتەکان نییە. لە ڕاگەاندراوێکدا فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامی لە پەرلەمانی کوردستان لەبارەی دەنگۆی دەستکاریکردنی موچەی فەرمانبەران ڕایگەاند. دژی هەر هەوڵێکی حکومەتن بە ئاراستەی دەستبردن بۆ کەمکردنەوەی موچە یان بڕینی دەرماڵەکان و لە هیچ دۆخێکدا بەوستەمە ڕازی نابن. فراکسیۆنی کۆمەڵ ئاماژە بەوەش دەکات ئەوان دژی دواکەوتنی دابەشکردنی موچەن لەلایەن وەزارەتی داراییەوە و بە زوڵمێکی گەورەی دەزانن بەرامبەر موچەخۆران. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش لە فراکسیۆنی یەکگرتوو ڕەخنە لە حکومەتی هەرێم دەگرێت لەسەر نەبوونی پارەی دانراو بۆ کاتی قەیرانەکان. ئەبوبەکر هەڵەدنی ئەندامی پەرلەمانی کوردستان ڕایگەاند لە هەموو دنیادا حکومەت و دەوڵەتان بەشێک لە داهاتیان وەک یەدەگی نەقدی دەهێڵنەوە و هەڵی دەگرن بۆ کاتی دروستبوونی قەیران و کارەساتی سروشتی و هەندێک دۆخی لە ناکاو. ئەو پەرلەمانتارە ئاماژە بەوەش دەکات یەکێک لە شکستەکانی حکومەت ئەوە بووە پلان و دنیابینی نەبووە. دەنا دەکرا لەو بڕەپارە زۆرەی لە ساڵانی 2004 بۆ 2013 کە بە لێشا و بودجە لە بەغداوە دەهاتوو. داهاتی ناوخۆش زۆر بوو، بڕێکی وەک یەدەگ هەڵبگرتە بۆ دۆخێکی وەک ئێستا لە جیاتی پەنابردن بۆ قەرزیان هەر ڕێگایەکی تری نایاسایی. پەرلەمانتارێکی گۆڕانیش لە پەرلەمانی عێراق داوا لە دەسەڵاتدارانی هەرێم دەکات ئەو پارانەی براونە دەرەوە بگەڕێنرێنەوە. هۆشیار عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق ئاماژە بەوە دەکات موچە سەرەتاییترین مافی خەڵکی کوردستانە، دەبێ پارێزراو بێت لە بری ئەوەی دیسان دەست ببن بۆ قوتی خەڵک کاتی ئەوەیە دەست بکەن بە گیرفانی خۆتانە. هۆشیار عەبدوڵڵا ئەوەش دەخاتە ڕوو پێویستە دەسەڵاتداران یەکی چەند ملیۆنێ دۆلار لەو سەدا ملیۆنە بێننەوە کە لەسەر حسابی ژیانی خەڵکی هەرێم دەستیان خستووە، یا vێلاکانی ئەمریکا و ئەوروپا و تەلارەکانی خلیجتان بفرۆشن، یا بەشێک لەو ملیۆنانەی بانکەکانی ئەوروپا و ئەمریکا و ئیمارات بێننەوە، یا پارەی ئەو خان و vێلا و باخ و زەویانەی کە موڵکی میری بوون و دوای ڕاپەڕین لەسەر خۆتان تاپۆ کرد بدەنەوە. دواخستنی دابەشکردنی موچەی فەرمانبەران لە کاتێکدایە موچەخۆرانی هەرێمی کوردستان لە دۆخێکی خراپدان و لە مانگی 4 2020 موچەی 12 ساڵی ڕابردویان پێدەدرێت. ئەمە جگەلەوەی لە ماوەی قەدەغەی هاتوچۆدا حکومەت هیچ بڕەپارێکی بە خەڵکی هەژار و کەم دەرامەت نەداوە لە دۆخێکی کارەسات باردان. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان. کاک دکتۆر بەخێربێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سوپاس. کاک دکتۆر لەوە دەست پێ بکەین سەبارەت بە ئەو بڕەپارەی کە عێراق دەینێت بە دیاریکراوی لە 2019 و لە 2020 ماگانە عێراق پارەکەی لە کاتی خۆی نردووە، یاخود بڵێن چەند موچەی نردووە؟ لە سەرەتای 2019ەوە کە اتفاق کراوە لەسەر بوجە لە کۆتاییەکانی تەبعاً 2018 و لە سەرەتای 2019ەوە کە بوجەی 2019 تەنفیذ کراوە، بەردەوام حکوومەتی ئیتیحادی پارەی ناردووە بۆ هەرێمی کوردستان هەتاوەکو مانگی 3 ساڵی 2020 ئەم ساڵ. تەنها مانگی 2 نەنێرابوو، لە مانگی 3 سەرەتای مانگی 3 ئەو بڕەشیان نارد کە تایبەت بوو بە مانگی 2، هەر لە مانگی 3شان مانگی 3شیان ناردووە. ئەو بڕە پارەیە کە پێویستە لە عێراق و ڕێکەوتون لەسەری ناردویانە. ئەمە لە کاتێکایە کە هەرێم یعنی بەڕێکەوتنێک حکوومەتی عێراق لی خۆش بووە کە نەوت ڕادستی بەغدا نەکا، کە بە پێی التیزاماتی دەستوری هەرێم ئەبێت بەشداری بکە لە داهاتە ئیتیحادیەکان و ئەبێ بەشداری بکە لە بودجەی کۆی عێراق. بۆیە هەموو جارێک پەرلەمانتارە عەرەبەکان بە ئێمە ئاڵێن ئێمە ئامادە نین بودجەی کوردستان لەسەر نەوتی بەسڕە بدەین. کوردستان نەوتێکی زۆری هەیە ئیفرۆشێ و داهاتی تریشی هەیە، داهاتی ناوخۆی هەیە و داهاتی گومرگەکانی هەیە. پێویستە بەشێک لەم داهاتانە تەسلیم کا بە حکوومەتی ئیتیحادی
بەڵام بەداخەوە کوردستان لەگەڵەوەشی کە ئەو التیزاماتی اتحادیانە لێ خۆشبوون یان ڕێگەیەک یان ڕێکەوتنێکی کردبوو لەگەڵ عادل عەبدولمەهدی کە مۆڵەتیان باتێ هەندێک قەرزیان لەسرە سووکیکەن لەگەڵ ئەوەشا یعنی بەداخەوە کە ئێستا باس لەوە کرێ کە یعنی ڕەنگە دەستکاری موچە بکرێ ڕەنگە جارێکی تر دڵڕاوشیەکی مەترسیدار بۆ خەڵک دروست دەکرێ کە پەیوەندی بە ئەگەر کۆرۆنا پەیوەندی بە ترسەوە هەیە ئەمەش پەیوەندی بە برسەوە هەیە ئەمەش ترس و برسێتی دوو کارەسات و قەیرانی گەورە نەگەر ڕووبکاتە هەر میلەتێک یعنی بەڕاستی شۆکی پێدادا باشە بەس ئێستا و موچەی کنێردراوە لە عێراق هی مانگی 2020 چونکە ئێستا لێرە موچەی مانگی 12 بەڵام هەرێم 12دا 12 ساڵی ڕابردووە لەگەڵەوەشا بەو تەخیرە ئەیدا کە ئەیدا لەگەڵەوەشا کە کاتی خۆی من حەزەکەم لێرەش تاکید لەم زانیاریە بکەمەوە من لە زۆرێک لە ڕاگەاندنەکان ساڵێک بەر لە ئێستا وە ساڵ و نیوەکیش بەر لە ئێستا چەندین جار لە مەوسمی جیاوازە کە باسی بوجە و قوت و موچە کراوە وتومە حکوومەتی هەرێم حەقی نییە قمار بە قوت و موچەی خەڵکەوە بکە ڕوونیشم کردێتەوە مەبەستم لەوەیە وە پێڕاستەوخۆ بە زۆرێک لەو بەڕێزانەشم وتووە ئێوە پشتان بەستۆ بە نرخی نەوت کە بەرزە ئێستا ئەتوانن بەوەی کە بۆتان دێ و بەمەی کە ئەیفرۆشن بە ئیسراحەت موشەی خەڵک بدەن بەس ئەمە قمارە ئەگەر سعری نەوت تشکا وەکو ئێستا کە ڕوویدا دوایی چۆن ئێوە توان موشەی خەڵک بدەن لە کاتێکا تۆ دەوڵەتێکی سەربەخۆنی توانی قەرزی نێو دەوڵەتی بکەیت لە کاتێکا تۆ احتیاطاتی بەنکی مرکزیت نییە و ناتوانانی سەنەدات بفرۆشی و ناتوانانی قەرزی داخلی و ئەوانە بکەی و ناتوانانی لە احتیاطاتی بەنکی مرکزی استفادە بکەیت تۆ کە ئەمە نییە لەو لاشۆ خۆت هیچ پارەیەکت خەزن نەکردووە وەکو لە راپۆرتەکە برای بەڕێزمان مامەساڵە نیامەژەی پێکرد تۆ حسابێکی ڕۆژی ڕەشە نەکردووە و لەو لاشۆت سامانی ئەمیلەتە تەخشانە پەخشانی پێکراوە لەو لاوە تۆ نەشەفافێتە دەیە لە داهاتەکانە کەم داهاتانە چەنە و چۆنە خۆیستا ئینە ئێمە نە هیچ حیزبێک نە هیچ خەڵکێکی هەرێم نایەوێت گێچەڵ بە حکوومەتی هەرێم کە لەگەڵ ئەو هەموو گەندەڵیش کە کردوێتی قەزیەکەەوە نیە ئێستا کۆمەڵی پەرلەمانتار شەڕ بە هەرێمە فرۆشن یا گێچەڵەکەن قەزیەکەوەیە تۆ لە 2015 پێم وایە قانونی سندوقی نەوت دروست کراوە تا ئێستا جێبەجێ نەکردو سندوقی نەوت نییە تۆ ئەم داهاتی نەوتەی کە فرۆشتوتە سەیەکێکیت خستووەتە قاسەی کوردستان وەزارەتی داراییەوە دوو سەیەکی ترت بەشێکی داوە بە کۆمپانیای ناوخۆ کە هی خۆتە هی ئەم دوو برادرانی ئەم دوو حیزبەیە بەشێکیش داوە بە کۆمپانیەکانی دەرەوە لە نەتیجە سەیەکێکی چۆتە باخەڵی هەرێمەوە لەو لاشۆ داهاتەکانی گومرگەکان وەکو پەرلەمانتاران باسیەکەن کە متابعی ئەم کەیسانیان کردووە وەکو زۆرێک لە خەڵکی ڕۆژنامەنووسیش ئەیزانن بە سەدان ملیۆن دۆلار ساڵانە گەندەڵی لەم وارداتی حدودەوە ئەکرێ و ئەم پارانە ئەچنە گیرفانی خەڵکی ترەوە کۆمپانیای تایبەتەوە کۆمەڵە بەرپرسەوە ناچنە گیرفانی حکوومەتەوە لە داهاتەکانی ناوخۆشا گەندەڵی بێشمار ئەکرێ لەو لاوە تۆ لیستێکی موچە دانا و حکوومەتی اتحادی 680,000 موچەخۆر بۆ تۆ قایلە تۆ لێرە هاتووی باسی ملیۆنێک و 400 موچەخۆرەکەی من تێناگەم ئەم ژمارانە چۆن بەم مەترسیداریە تۆ دروست کردووە چۆن ئەو هەموو ژمارە ناوەی کە بۆنەیانەوە هەندێک بەرپرسەیە 100 موچە بەناو وەرەگرێ بەناو بەبێ هیچ حەق و حساباتێک و بە توورەکە پاراباتەوە بۆ ماڵەوە تۆ لە تاکەی ئەمە ئامادەی چارەسەری ئەمە نەکەی تاکەی ئامادەی کە ئەو هەموو خەڵکە بەو شێوەیە وەکوتن بە بندیوار مەعاش وەرەگرێ تاکەی ئامادەی بە هەزاران کادری حیزبەکان لەسەر حکوومەت بەخێوکەی تاکەی ئامادەی ڕۆژ بە ڕۆژ میدیای زەبەلاح دروستکەی لەسەر ئەساسی بوچەی گشتی خەڵک لە کاتێکا تۆ هەر تۆزێک زۆرت بۆ هاتوو کەمە سعری نەوت دابەزی خێرا پەنا بۆ ئەوەی کە قوتی خەڵک ببڕی و پێ دوایەکە ناتوانانی التزاماتی خۆت بەرامبەر بە خەڵک جێبەجێ بکەی لەبەرەوەی داهاتت نەماوە لەبەرەوە ئەم دوایەوە تۆ 25 ساڵە بۆچی ژێرخانی ئابووریت نییە 25 ساڵە تۆ بۆچی کەرتی گەشتیاریت نییە 25 ساڵە بۆچی کەرتێکی بازرگانی باشت نییە بۆچی کەرتێکی کشت و کاڵی بەهێزت نییە بۆچی سەنعاتێکی ناوخۆی باشت نییە بۆ هەر کەسێ هاتووە لێرە کۆمپانیایەک دروستکە و 100 گەنجی کورد بخاتە ئیش تۆ هاتووی بەرپرسێکە کردو بە شەریکە بێ لە 150 بە ناحەق بتزێ و بخاتە باخەڵی خۆی و ئەمە بەرچاوی بەرپرسەکان و بەڵکو خۆیان بەرپرسەکانە ماکەن
تاکەی لەمە تێر نابن تاکەی هەر کەسێک لێرە یعنی ئاوفرۆشیش بکایەوە بێ شەریکی بن لە کاتێکا کە تۆ حکوومەتێکە دێ خەڵک چاوەڕێتی لەم ترسی کۆرۆنایە تۆزێک با خەڵی گەرمکەیەوە تۆزێک اینجا لە هەموو وڵاتان بم بەرێک نیو دقیقە بەسە و جملەیە بڵێم لە هەموو وڵاتان حکوومەت دەیان ملیار دۆلاری تەخان کردووە بیدا بەو خەڵکی کە لە کەرتی گشتی شەکەن تۆ نەک موچەی حکوومەت ببڕێ کەرتی ئەوشی لە کەرتی تایبەتی شەکە حکوومەت دەبێنان و ئاوی باتێ کە لە ماڵە سژنی کردو تۆ ئێستا قسە لەوەکەی کە لەوانەیە موچەش سپاسەکەم دەگەڕێم بۆ لا دواتر دکتۆریان بچینە هەورێر ڕووپاک خان زۆر سپاس بۆ ئامادەبوونێت ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین سەبارەت هیچ بڵین دەنگویەکە بوو سەبارەت بە دەستکاریکردنی موچە و زانێرەرین کەلایەوەنچین ئایا دەستکاری موچە دەکرێت یاخود دابشکردنی موچە دوا دەکەوێتەوە دەرماڵەکانی شتیان بەسەردێت بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاو و ڕێزم بۆ بەڕێست و میوانە بەڕێز دەکات کاک دکتۆر و سەرجەم بینەرانی کەناڵی پێیان ئەو کاتتان باش سەبارەت بە بڕینی موچەی فەرمانبەران بەپێی ئەو زانیارێنی کە ئێمە هەمانە و پەرلەمانتاران و بەپێی بەدواداچوونەکانمان بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان نیازیەتی کە موچەی فەرمانبەران ببڕێ و هەروەها بڕیاریشی لێداوە بەڵام ئەوەی جێگای داخە وەزیرەکان دێنە سەر شاشە و لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکان دەبیستین کە خەڵک دڵنیا دەکەنەوە کە موچە نابڕێ کە چێر ئەو ڕۆژەی کە لێ دوان دەدەن دانیشتنیان هەبوو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران هەبوو بڕیار دەرکرا و هەروە پەیڕەویش بۆ ئاسان جێبەجێکردنی یاسای چاکسازی دەرکراوە و لە پەیڕەوەکە کە لە بەشی پێنجەمی دەرماڵەکان کە لە یاسای چاکسازی ئاماژەی پێکراوە لە پەیڕەوەکەش بە هەمان شێوە لە مادە حەڤدەم بڕگە دووەم کە من ڕژنووسی پەیڕەوەکەم بەدەستگەیشتووە زۆر بە سەراحەت ئاماژە بەوە دەکا کە دەرماڵە ناجێگیریەکان ئەوانەی کە بەپێی یاسا و یاساکان یاسا بەرکارەکان لە هەرێمی کوردستان دەرنەچوون ڕادەگیرێن ئەوە مانای چییە؟ خۆی کۆی ئەو دەرماڵانەی کە بەپێی یاسا بەرکارەکان کاری پێدەکرێەوە خەرج دەکرێن حەود یاسانە لە هەرێمی کوردستان لە ئەنجام بەدواداچوونی من کە بۆ مەسەلەی سەرفکردن و خەرجکردنی دەرماڵەکان و ئاراستەکردنی پرسیار لە وەزیری دارایی و هەروەها وەڵامی وەزیری دارایی بۆ شێوە بۆم هاتەوە کە 156 کۆی موچە دەرماڵەیە و هەروە 144 موچەی بنەڕەتیە 116 کۆی موچە دەرماڵەی جێگیرە کە پێک دێ لە دەرماڵەی هاوسەرگیری و بڕوانامە و هەروەها منداڵ و 140 ناجێگیرە کە مەترسیەکە لەسەر ئەو 140 کۆی موچە هەیە و هەروە ئەو یاسایانێک کە کاری پێدەکرێت 6 یاسانە کە ئەو 140 دەرماڵەی ناجێگیر دەگرێتەوە و هەروەها خۆی کۆی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوەی کە دەدرێ بە موچە حکوومەت دەیدا بە موچە 890 میلیارد دینارە 350 میلیارد دیناری بۆ دەرماڵە دەڕوە و هەروەها 50 میلیارد دینار بۆ 6 من ڕێژەکان بە تەخمینی دەڵێن 50 بۆ 6 میلیاری بۆ دەرماڵی جێگیرە کە مەترسی لەسەری نییە 300 میلیارد دیناری کە مەترسی لەسرە بۆ دەرماڵی ناجێگیرە و هەروەها من دەمەوێت ئەوە بخەمەڕوو هەر لە چوارچێوەی تاوتوێکردنی یاسای چاکسازی ئەو کاتێک کە لە پەرلەمان تاوتوێ دەکرا من ئەو کاتە بابەتێکیشم بۆ ڕای گشتی خستە ڕوو و هەروەها لە ڕاگەیاندنەکانیش بڵاوم کردووە چەندین بەرنامەمان لەسەر کرد کە حکوومەت نیەتی لە یاسای چاکسازی دەستبردنە بۆ گیرفانی خەڵک بەڕاستی بۆ گیرفانی ئەمەش بە بەڵگەوە دەیسەلمێ من لە زاری بەرپرسێکی پارتی دیموکراتی کوردستان کە لەیەکێک لە کەناڵەکان باسی دەکرد ئەو کاتێک کە ڕژنووسی یاسای چاکسازی لەلایەن حکوومەتەوە دەنووسرایەوە ئاماژەی بۆ کرد حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرنامەیدا هەیە 100 میلیارد دیناری لە دەرماڵەی ناجێگر بگەڕێتەوە بۆی واتە چی واتە بیبڕێ یعنی ئەو کاتێک کە ڕژنووسی یاسای چاکسازی دەنووسرایەوە حکوومەت نیەتی هەبوو کە دەرماڵی فەرمانبەران ببڕێ پێم سەیرە ئێستا وەزیرێک دێتە لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکان لە وەڵامی ڕۆژنامە نووسەکان دەڵێ وەڵا موچەی فەرمانبەر نابڕێ ئەی چییە خۆی بۆ فشارە زۆرێک کە ئێمە گوتمان دەرماڵە دەبڕێ بەڵێ بەڵام ئێستا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بڵێ ئەمڕۆ بوو ڕاگەنداوێکشی بڵاو کردو ئێستا دەڵێ ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە کە دەستکاری موچە نەکات ئەمە ڕاگەنداوی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانە کە ئێستا دەرکراوە هیچ زانێرێک ینی پێ دوایە بەشێک لە دەرماڵەکان دەبڕن یعنی و دەرماڵە نەکامانە هیچ بەڵگەیەکێک کە دەستکاری موچە دەکرێت بڕینی دەرماڵە دەستکاریکردنی موچەیە
بەڵێ من دەمیز ئەوە بخەمەڕ و خۆی بەخۆی ئەو فشارە زۆرانەی کە پەرلەمانتاران و خەڵک و ڕۆژنامە نووسان و ڕاگەیاندنەکان کردیان حکوومەتی هەرێمی کوردستان چاوپێداخشانەوەیەکی بۆ هەندێک ئەگەری تر کرد کە چۆنچۆنی دەست بۆ باخەڵی خەڵک ببا سێ خۆی بە پێ و زانیارانی ئێمە هەمان بوو سێ بژاردەیان هەبوو ئەو لایەنانی کە بەشدارن لە حکوومەت لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران یەکێکیان 130 کۆی موچە ببڕن و یەکێکیان دەرماڵەکان بوو یەکێکیان ئەوە بوو هەر کاتێک حکوومەت هەرێمی کوردستان داهات هاتە دەستی موچە دابەش بکە و بە پێی زانیاریەکان حکوومەت هەرێمی کوردستان کە تاوتوێ کرد 45 ڕۆژ بۆ 50 ڕۆژ جارێک یاخود بۆ 6 ڕۆژ جارێک داهاتی تەواو بۆ دابینکردنی تەواوی موچەی فەرمانبەران دێتە دەستی و تا موچە لە باشترین ئەگەردا لە 45 ڕۆژ بۆ 6 ڕۆژ جارێک دابەش دەکرێت ئەوە مانای چییە و مانای ئەوەیە 150 تۆ موچەی موچەخۆران دەبڕی لەبەرەوەی لە 2 مانگ جارێک موچەیەکی پێ دەدەیت کەواتە 150 دەبڕی ئەمە هیچ جیاوازی نییە لە سەر مەسەلەی دەرماڵەکان بەڵام دوای ئەو فشارە زۆرە دەستی لە دەرماڵەکان هەڵگرت بەمانایەک لەمانایەکان بەڵام ئێستا دێ 2 مانگ جارێک موچەیەک دەدا بە فەرمانبەران بەڵێنی ئەو دەستکاریکردنی موچەیەوەش بە تاکیدەوە دەستکاریکردنی موچێ بە مۆدێلێکی نوێ من ئاماژەم بۆ کردووە کە یەکەم شکستی کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستان دەستکاریکردنی موچەخۆرانە بە مۆدێلێکی نوێ خۆی ئەگەر 45 ڕۆژ جارێک موچە دابەش بکە حکوومەتی هەرێمی کوردستان و تا 135 کۆی موچە دەبڕێ و هەروەها موچەی لە ساڵێکدا موچەی 4 مانگ پاشەکەوت دەکەواتە هەردوو ئەگەرەکە هەم پاشەکەوتووە هەم بڕینی موچەی تێدایە ئەوەی کە حکوومەت ئەو بژاردەیە پێپەسەند بووە ئەو لایەنانێ بەشدارن لە حکوومەت ئەو بژاردەیان پێپەسەند بووە کە لەسەری ڕێککەوتون بە پێی بەدواداچوونەکان بۆیە هەردوو ئەگەرەکەی مەسەلەی بڕینی موچە و هەروە پاشەکەوتیشی تێدا بەدیدێت بەڵێ سپاس دەکەم دواتەگرم و لای بەڕێز سپارت بە یاسای چاکسازی کەی دەکەوێتە بواری جێبەجێکم بە دیارکەوی کام لە دەرماڵەکان دەکرێت دەستکاریان بکرێت دەکرێم و لای بەڕێز دکتۆر بگرم و لای بەڕێز سپارت بەوەی کە ئێوەش دوێنێش ڕاگەندراوێکتان بڵاو کرد بۆ کوونەوە پەرلەمانتاری عێراق باز لەوە دەکەن کە دژیەوە دەستنەوە کە موچەی فەرمانبەران دەستکاری کرێ بەڵام ئەگەر دوا بکەوێت یانی ئێوە لە چ ڕێگەیەکەوە وەکو پەرلەمانتاریان عێراق دژیەوە دەوەستنەوە کە موچەی فەرمانبەران دوا بکەوێت یاخود دەستکاری بکرێت خۆی شەل نییە و پاشکاوە یەک شتە ینی دواخستنی موچە بۆ ماوەی مانگێک یعنی بڕینی لە 150 موچە ینی لەتکردنی موچەی مانگێک بە 2 مانگە دەی مانەوای تۆ لە 150 موچەکەت بڕیوە اینجا دەرەماڵەیە کە جێگیرە و بە یاسا جێگیر بووە و خەڵک احتیمادی لەسەر کردو حساباتی خۆی لەسەر ئەو بڕە موچە کردووە ئێستا تۆ دێی بە ناوی ینی دەرەماڵەوە مەسەلەن لە 135 بۆ 40 هەندێک مەعاشەیە ئەڕوا هەندێک معاشەیە دەرەماڵەکەی لە 100 نزیکەی 40 معاشەکەی ئەسڵەکەیەتی ینی ئەوەی کە ئێستا وەریەگرێ کۆی ئەو معاشەی کە وەریەگرێت 140 بە دەرەماڵە وەریەگرێ ئێستا تۆم دەرەماڵانە ئەبڕی لەولا شۆ تاخیریکەی مەحنەی وایە تۆ لە 125 معاشەکەی دەیتێ ئەگەر لە لایەک دەرەماڵە ببڕی لە لایەکش تاخیریکەی بۆ 2 مانگ بە مانگێ بیێ ئەمە زۆر کارەساتە و ئەمە تاوانێکی گەورەیە و ئەمە دەرچوونە لە یاسا باش و ئێمە لە ڕاستیە ئەو داهاتە کە وەکو پەرلەمانتاران فشارمان کردووە و پاڕاوینەتەوە بە هەموو ڕێگایەکی ممکن لەبەر میلەتەکەی خۆمان لەبەر پەرلەمانتاران پاڕانەوە لە بەغداد بۆەوەی کە پاڕاوی تۆ لە پەرلەمانتاران کێشەی بۆ دروست نەکەن فراکسیۆنەکان کێشە بۆ میلەتەکەمان دروست نەکەن بەڵێ هەم خۆت زەختمان لەسەریان چییە؟ ئەبێ ڕجاوتکیان لێ بکەی کە دەنگی پێ بدەن و ئەبێ ڕێکەوتنیان لەگەڵ بکەی و ئەبێ علاقت باش بێ لەگەڵیان تا بتوانانی ئەو بودجێ تێپەڕێنی ئەم ڕجاوتکا و ڕێکەوتنەوە هەمشت بە هەر ڕێگایەکیانی کراوە بۆ کراوە ئەمە لە بەغداوە دێ هی موچەیە بە پێی یاسا حکوومەتی اتحادیش بۆی نییە بەندەکانی بودجێ یاری پێ بکە بەو ئەندازەیە نەبێ کە یاسا ڕێگەی پێدا بێ کە لە یاسای بودجە خۆیان بێ باسکرا بێ ئەما غیری ئەوە حکوومەتی اتحادیش بۆی نییە دەستکاری بودجە بکە ئەم بڕەپارەیە لە بودجێ عێراقا دانراوە بۆ تعویزاتی مۆزەفین بۆ مەعاش کە دێ بۆ هەرێمە بێ بۆ مەعاش سەرف کرێ تۆ بۆت نییە دەستکاری ئەم بڕە لە پارەی عێراقی فیدراڵی بکەی کە ڕێک بۆ موچە هاتووە ئەگەریش واریدات و داهاتن نییە ئێوەرە ئەمەی کە ناوم ناقمار وەرەم قمارە کۆتایی پێبێنە ئەوەی کە تۆ خۆت نەود ئەفرۆشی لە کاتێکا قمارە چونکە تۆ گەر سعری نەود بەرز بێتوانی موچە بی سعری نەود بشکێ ناتوانانی موچە بی ئەم قمارە واز لێ بێنە ڕێبکەوە لەگەڵ عێراق ئێمە تا بەشێ بین لە عێراق ئەبێ عێراق تەحمولی مەسئولیاتی خۆی بکا بەرامبەر بە مۆزەفینی ئێمە و ئێمە ئەو داهاتەی کە لە بەغاوە دەستمانەکەیەوە و بەوەشی کە هەرێم لە 167 ڕەنگە ئەچێ بۆ موچەی موچەخۆران ئەمە یعنی تۆ ئەگەر لە ئەم کێشەیە بخەیتە سەر حکوومەتی اتحادی
طبعا بەوەشیەوە کە متعلقە بە تعویزاتی شوهەدا و خێزانی قوربانیانی ئەنفال و ئەمانە ینی کۆی ئەمانە لەگەڵ تەقاعودی لەگەڵ موچی ئەوانەی کە ئێستا لە کاران ئەمانە تقریبا لە 170 بودجەی هەرێم بێ ڕەنگە تۆ ئەمە بخەیتە سەر حکوومەتی اتحادی ئێواز لەم نەوت فرۆشیە بێنە بم شێوەیە کە ئێستا عێراقیش ئامادەیە ئەگەر مەسەڵەن بۆ نمونە تریلیۆنێک دینار بنێرێک ئێستا موچەی فەرمانبەران نزیکەی 900 ملیار دینارە ئەو کاتە مەجبور ئەبێ حکوومەتی اتحادی تحملی ئەو مەسئولیەتە بکە لە کاتێکا تۆ شەفاف داهاتە اتحادەکانی تەسلیم بکەیت باش بەس تۆ ئەگەر نەتوانی داهاتە اتحادەکانی تەسلیم بکەی ئێمەش ناتوانین فشار بکەیت بەس ئەو کاتە تۆ ئەبێ ڕێ بکەوی حکوومەتی اتحادی بێنە لێرە موچەی یعنی لیستی موچەی حەقیقی پێ بدە و بۆی بسەلمێنە کە چەند موچەی خۆری حەقیقیت هەیە و گەندەڵ و بندیوار و شتەکانیش لابە بۆی کە بگەینە لیستێکی یەکگرتوو لەگەڵ حکوومەتی اتحادی کە بە ناوی سیانی مەگەر قرار نەبوو حکوومەت بایۆمەتری دەست پێ کرد بوو لە دەورەی پێش و کۆتایی پێ هاتبێ و یعنی هەموو موچەکان بایۆمەتری زەبط کرابن بە سیستمێک زەبتی کە قەناعەتێک دروست کە لەسەر وەختی موچان برادرانە دێن وەختی بوجە ببوورە کۆمەڵی گفتوگۆ لەگەڵ حکوومەتی اتحادیەکەن و ئەڕۆن و ڕێکەوتن لەسەر هەر سیغەیەک وازی لێن بۆ ساڵێکی تر ئەم جوهدە بەڕاستی بۆ ئەوە بووە کە داهاتێکیان لە حکوومەتی اتحادی و دەستکەوت و لێرەش خۆیان تەسەڕف بە و نەوت و داهاتەکانی ناوخۆ بکەن بەو طریقەی کە چەندین ساڵە 25 ساڵە کردویانە بەس ئەمە نەبوو خۆیان باشەوەکو حکوومەت کە ئێستا ئاوای حراج و ڕووزەردی خەڵکە بن و نەبوو خەڵکەکەی ئێمەش باشە کە تۆ هەموو جارێخیتە بەردەم ئەم مەترسیە و برسی ئەەکەی وەکو ساڵانی پێشوو برسیت کردووە و ئێستا ئەو مانگی چواری ساڵێکی تازەیە و تۆ مانگی 12 ساڵی ڕابردووی بە نیوە ناچڵ پێدەی ئەمە تاوانە لە حەقی خەڵکاوە بەڕاستی حکوومەت بۆی نییە دەستخاتە ناو موچەی خەڵکەوە بۆی نییە دەستخاتە ناو بودجەیەکی فیدراڵیەوە کە لە حەقلێکا لە موازنەدانراوی باسی دکتۆر بوونم نەگەر وەکو پەرلەمانتەرەکان کە دوێن و پەرلەمانتەر دەڵێ هەڵوێستمان دەبێ ئەگەر حکوومەت دەستکاری موچە بکە هەڵوێستەکە چی دەبێت توانیت هەڵوێستێک بنوێنن والله ئەمە جارێکم زەختی سیاسیە زەختی ئیعلامیە زەختی پەرلەمانیە و زەختی موسساتی فیدراڵیە یعنی ئێمە مەجبورە بین ئەو کاتە لە قانونی موازنە بە شێوەیەکی تر مناقەش بکەین ئێمە ئەو کاتە ناتوانین پشتی هەرێم بگرین بە کەیفی خۆی تەسەڕف بنەوەتەوە بکە ئێمە لەوانەیە مەجبور بین داوای اتحادی تەحریکەین لەسەرەوەی کە هەرێم بەم شێوەیە تەعامل لەگەڵ مۆزەفینی ئێمە و خەڵکی ئێمە بکە مەجبورە بین پەنا بۆ هەموو دەسڵاتێکی اتحادی بەرین بۆی کە ڕێگە بگرین هەرێم ئەمەنەکە بەس نهێنی دووبارەش یەکەمەوە ئێمە گێچەڵ ئێمە شەرفرۆش نین بە حکوومەتی هەرێم ئێمە ئەمانەوێ حەقی خەڵک زەمانەت بکەین لە ڕێگەیەکی نەزیه و شەفافەوە ئەگەر حکوومەتی هەرێم ئامادەیە گەندەڵیەکانی چاکە ئامادەیە شەفافێت دروستکە ئامادەیە هەموو داهاتەکانی ئاشکراکە ئامادەیە چاکسازێکی حەقیقی بکە ئێمەش ئامادەین لە بەغداوە چوەکو هەموو ساڵە کردومانە ئەم شەڕە بۆ حکوومەت و بۆ خەڵکی خۆمانەکەین تەبعا نەک بە حکوومەتی هەرێم بیکەین و بۆی کە خەڵکی ئێمە موچەکەی دابین کرد بە زەگەروانە بێ ئێمە بێ بیر لەوە بکەینەوە چۆن موچەی خەڵکی خۆمان لای حکوومەتی اتحادی دابین کەین و ئەمە هەر ڕێگەیەک پێویست بە بۆ ئەمە بگیرێتە بەر ناکرێ ئەمە خەڵکی خۆمان بە پشتچۆڵی کراوی جێبیاڵین سپاس دەکەم ڕووباک خامگرم و لای بەرز سەبارەت بە یاسای چاکسازی کەی دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە و بە دیاریکراوی کام دەرماڵەیە دەبڕدرێت بەڵێ یاسای چاکسازی لە 16 لە وەقایع بڵاو کرایەوە و هەروەها سەرۆکچێرێ پەسەندی کردو ئێستاوە یاسایە لە مادە 17 ئەو یاسایە ئاماژەی بەوە کردووە کە لە دەرچوونی لە بەرواری دەرچوونی ئەم یاسایە دەبێت حکوومەتی هەرێم پەیڕەوێک دەربکە بۆ ئاسان جێبەجێکردنی ئەم یاسایەوەتە لە 16 دەبێت پەیڕەوەکە دەربکرێت کە ئێستاوە دەرکراوە و هەروەها لە مادە 19 هەر ئەو یاسایە ئاماژە بۆ دەکا لە دوای دەرچوونی ئەم پەیڕەوە دوای 3 مانگ ئەم یاسایە دەکەوێتە بواری جێبەجێکردن بەرمەبیان نای دەرچوونی ئەم پەیڕەوە بۆ ئاسان جێبەجێکردنی واتە لە مانگی 5 ناوەڕاستی مانگی 5 ئەو یاسایە بە تەحدید یعنی دەچێتە بواری جێبەجێکردن بۆیە هەر بڕیارێک ئێستا حکوومەت بیدا لەو مانگەوە بەنا یاسایی جێبەجێ دەکرێت ینی بە یاسا جێبەجێ ناکرێت و هەروەها جۆری ئەو دەرماڵانەی کە باسم کرد و کە دەبڕدرێ و مەترسی بڕینیان لەسەر هەیە دەرماڵە نازێگیرەکانە کە وەکو پێشتر ئاماژەم پێکرد ئەو دەرماڵانەی کە سەپاچلی کۆی موچەنە و بە تەحدیدی ژەگەر بمەوێت دیاری بکەم دوای بەدواداچوونەکان خۆی دەرماڵانە جێگیرەکان 21 جۆرن
لەو 21 جۆرە حکوومەت هەرێمی کوردستان لە دوای ئەوەی کە دیارە نوێنەریان هات لەگەڵ لیژنەکانی پەرلەمان دانیشتن دوای تاوتوێکردنی پرۆژە یاسای چاکسازی و هەروەها نووسینی راپۆرت بۆ ئامادەکردنی بۆ دەنگدان لەسەری ئاماژەیان بەوە کرد کە دەبێ فەرمانبەر یەک جۆری دەرماڵی ناجێگیر وەربگرێ. ئێستا فەرمانبەر هەیە لەوانە 3 جۆر دەرماڵی ناجێگیر وەرگرێ. لە ئەنجامدا تەسیرێکی زۆر دەکاتە سەر، ئەگەر ببڕێ تەسیرێکی زۆر دەکاتە سەر موچەی. چونکە ئێمە لە هەرێمی کوردستان ئیشکالیەتەکە لەوەدا موچەی بنەڕەتیمان زۆر کەمە. ئێمە پێشنیارمان بۆ حکوومەت کرد کە موچەی بنەڕەتی زیاد بکە، موچەی بنەڕەتی فەرمانبەر کە زیاد بکە ئۆتۆماتیکی دەتوانێت دەستکاری دەرماڵی ناجێگیر بکەوە هەروە کەمی کاتەوە بۆی تەسیرێکی زۆر نەکاتە سەر موچەی فەرمانبەر. بەڵام بەداخەوە حکوومەت هەرێمی کوردستان ئەوەشی قبول نەبوو و هەروەها پەسەندی نەکرد. بۆیە ئێستا کە لە ئەگەری دەستبردن بۆ هەر دەرماڵەیەک تەسیرێکی زۆر دەکاتە سەر موچەی فەرمانبەر و هەروەها بە جۆرێک لە جۆرەکان موچەی فەرمانبەر دەبڕدرێت. چکۆکو باسمان کرد نیوەی زیاتری موچە دەرماڵەیە، کە نیوەی زیاتری موچە دەرماڵە بێ و تا ڕاستەخۆ تۆ دەست دەبەی بۆ موچەی فەرمانبەر. بۆیە حکوومەت هەرێمی کوردستان ئەگەر نیەتی ئەوە بێ کە خزمەتی فەرمانبەر و خەڵکی خۆی بکات دەبێ بیر لە میکانیزمی تر بکاتەوە و هەروەها داوا لە پەرلەمان بکات کە هاوکاری بکە بۆ پێدانی پێشنیار. ئێمە چەندین پێشنیارمان داوە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان هەر باچی نەبووە، هەر گوێی بۆ نەگرتووە. خۆی ئەگەر بێی باسی یاسای چاکسازی بکەین ئێمە ئەو کاتیش لە کاتی تاوتوێکردن و هەروەها مناقەشەکردن لە ناو لیژنەکانی پەرلەمان کە بەڕاستی ئێمە زۆر هیلاک بووین لە ئەسنای مناقەشەکردن بۆی زیاتر بەرگری لە مافی فەرمانبەر و هەروەها خەڵک بکەین. ئێمە ئاماژەمان بۆ کرد کە چاکسازی بۆ ناکرێتەوە دەست بۆ گیرفانی خەڵک ببەی. چاکسازی بە خاڵە سنووریەکان دەکرێت. کۆمەڵێک کۆمپانیا حیزبی دەستی بەسەر داهاتی کە خاڵە سنووریەکان داگرتووە. کۆمپانیایەکان ئەوانەی کە کۆمپانیا حیزبیەکان دەستیان بەسەر خاڵە سنووریەکان داگرتووە بە پاساوی جۆرا زۆر پارە لە خەڵک و هەروەها لەو ئەشیا و شمەکانی کە دێ داخل دەبێ وەردەگرن و ئەوەی دەڕوا 50 میلیۆن دلار ئەوەی کە باز دەکرێت ماگانە داهاتیانە و وەری دەگرن کەمە لە بنەڕەتدا کاری حکوومەتە دەبێت حکوومەت ئەو کارە بکە. چاکسازی حقیقی لە شەفافبوونی داهات دەکرێت. ئێمە داوامان لە حکوومەت کرد حکوومەت هەرێمی کوردستان بۆچی پرۆژە بودجە نانێریە پەرلەمان، بۆچی جورئەتی ئەوە ناکەی پرۆژە بودجەت هەبێ بۆی بەرمەبنای پرۆژە بودجە داهات و خەرجی دیاری بکرێت بۆ ئەوەی لە پرۆژە بودجەدا چونکە بودجەی تەرخانکراویش بۆ هەر بارودۆخێکی سروشتی و ناسروشتی دیاری دەکرێت. بۆ نمونەگەر پاساوت ئەوێ بێ لەبەر ڤایرۆسی کۆڕۆنا و هەروەها کەمبوونەوەی داهات ئێمە ناتوانین موچە دابین بکەین. ئەو کاتی کە پرۆژە بودجەت دەبوو بەشێکی بودجەی تەرخانکراو بۆ بارودۆخی سروشتی و ناسروشتی و هەروە بڵاوبوونەوەی پەتایەکی بەربڵاوە. بۆی ئەو کاتی لەو بەشە بودجەیە تۆ داهاتی سەرفت دەکرد و ئێستا تووشی ئەو ئیشکالیەتە نەدەبووی کە فەرمانبەران و خەڵکت گیرۆ دەکردووە. بەڵام حکوومەت هەرێمی کوردستان چونکە داهاتی شەفاف نییە، داهاتی نەوتی شەفاف نییە، ئامادە نەبوو هەتا پرۆژە بودجەش بنێرێتە پەرلەمان کە بەداخەوە لە ساڵی 2014 پرۆژە بودجە ناتۆتە پەرلەمان. نە پەرلەمانتارەوە نە خەڵک نازانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی دێتە دەستی چەندە وەی سەرفی دەکات چەندە و هەروەها داهاتی کۆمپانیایە سەر بە حیزبەکان و کۆمپانیا زەبەلاحەکان کە سەرکردایەتی حیزبەکان بەڕێوەبەری کۆمپانیاکانن ئێمە نازانین چەندە، چۆن سەرف دەکرێت، چێ سپۆنسەریان دەکە. بۆیە حکوومەت هەرێمی کوردستان نایەوێ بەڕاستی دەمەوێتەوە بە سەراحەت بڵێم لە دزیەکانی خۆی کەم کاتەوە، بەڵام دەیەوێت دەست بۆ گیرفانی خەڵک ببە کە ئەمەش جێگای قبول نییە و هەروەها ئێمە پێشنیارمان بۆ حکوومەت کردووە کە کۆمەڵێک کۆمپانیای سەر بە حیزبەکانی دەسەڵات قەرزاری حکوومەتن بۆ ناچی قەرزی ئەوان وەرگریەوە. خۆ چاکسازی بۆ ناکرێت، چاکسازی لە گەندەڵیدا دەکرێت. خۆ موچەخۆر گەندەڵ نییە، موچەخۆر لە بەرامبەر ئەرکێک کە ئەرکێکی سەرشانی لە بەرامبەر حکوومەت بەجێگەیەنی موچەی خۆی وەردەگرێت. وەکو کرێکارێکە کە کارەکەی تەواو دەکات موچەکەی خۆی وەردەگرێت. خۆی چاکسازی لە گەندەڵیدا دەکرێت. نازانم گیرفانی موچەخۆر کوێی گەندەڵی تێدایە. باشە. سپاس دەکەم دوای ناوبڕەکە بڵێن دواتریشە دەگرم بۆ لای بڕسە سەرەوە دەکەینەوە کارێک کە نزیکی 7,000 زیندانی سیاسی وەک کە سوکاری شەی بڵێن ئەنفالکرا و موچەکانیان بڕاوە لە مانگە دەگەڕێمەوە لای بەڕێزت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێی کورتو دەگەڕێمەوە لاتە. چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام بەهاتنی کەوسەر هەست بە ئارامبوونەوە دەکەین. ڕەنگە سروشتیەکەی چای کەوسەر
خەمەکانمان لەبیر دەباتەوە لەبەر ئەوەیەکە بۆن و تامی چای کەوسەر لەبیر نەکراوەیە. بە چای کەوسەر چێش لە ڕەنگ و تامی چای ڕاستەقینە ببینە. چای کەوسەر. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ساردخانەی چوارقورنا بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگا پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان چوارقورنا نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنا. ئایکانیە کارگەی کامەران بە هێنانی باشترین جۆری تەنکی پلاستیکی پۆلیمەری یارە کە قەوزە ناکا و بۆ ناکە چوار بەرگە و ناتەقێ. ئەی ناڕزێ؟ نا ڕزینی چی؟ زمانی 10 ساڵی لەگەڵایە. دەبێنە عینوانەکەین بەرێ. کۆنتڕۆڵ عنوانی کارگەی کامەرانمان بەرێ. تاوە چاو داگیرێت بۆڵم دەزەڵ ناگیرێت تانکی کامەران بکڕە قەت ئاوە لێ نابڕێ. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسی نینیە نینی تامیز ڕۆشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز دکتۆر موسەناب گرێمولای بەڕێز سەبارەت بە ڕێکەوتن لەگەڵ کابینی تازە حکوومەتی عێراق دەکرێت مەسەلەی موچەی فەرمانبەران و دۆسینەوت یەکلا بکرێت و کۆتایش بە کێشەی موچە بهێنرێت؟ ئەکرێ بەس ئایا دەیکەن؟ ئایا حکوومەتی عێراق ئامادەی چییە؟ حکوومەتی هەرێم ئامادەی چییە؟ وەکوتم ئەمان ئامادەن ئەو داهاتە ئیتیحادیانەی بە پێی دەستور پێویستە تەسلیمیکەن ڕێکەوتنێکی کۆنکرێتی لەسەر بکەن نەک ڕێکەوتنێکی ساڵ بە ساڵ و بوجە بە بوجە. ڕێکرێتێکی کۆنکرێتی لەسەر بکەن و کوتم کێشەی لیستی موشە خۆران تەنظیم بکەن تەنقیەکەن پاکیکەنەوە ڕێکەوتنێکی لەگەڵ بکەن لەگەڵ حکوومەتی ئیتیحادی چەندێکمان پێویستە و بڕدنەوتی کە پێویستە تەسلیم کرێ بە حکوومەتی ئیتیحادی لەسەری ڕێ بکەون. ئەم داهاتە گومرگیەکان چەندێکی پێویستە تەسلیم کرێ ڕێکەون لەسەری. ئەگەر ئەم شتانە هین کرێ ڕێکەوتنێکی کۆنکرێتی هەمیشەی لەسەر کرێ قەناعەتم وایە زۆرێک لە کێشەکانی ئێمە حەل بێ لەبەرەوەی
حکوومەتی بەغدا هەرچەنە ئێستا داهاتی زۆر داڕوخاوە لەبەرەوەی عراقیژێکێکە لە دەوڵەتە فاشی لە ڕێعیانەی کە پشت بە یەک سەرچاوی داهاتی نەوت و غازە بەستێکە ئێستا لە 1990 عراق پشت بە داهاتی نەوتە بەستێ ئێسەوەن داهاتی نەوت تێکشکاوە بەڵام هەرچۆن بێ عێراق احتیاطاتی بەنکی مرکزی توانێت بە نەوعێک لە نەوعەکان ئیسفادەی لێ بکا بۆ ئەوەی کە قەرزی ناوخۆ بکاو بۆ ئەوەی کە کەمێک خۆی پێ هەڵسێنێتەوە توانێت قەرزی دەرەکی بکە ئەتوانێت بەڕێکەوتن لەگەڵ بەعزێک وڵات لە مقابلی هەندێک خەدەماتەوە هەندێک شتیان بداتێ ینی عێراق توانێت دەستکراوەی بۆ قەرزی ناوخۆ قەرزی دەرەکیش و بۆی استیفادەیەکی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ لە احتیاطاتی بەنکی مرکزی کوردستان ئەمەی نییە کە ئەمەی نییە پێویستە وەکوتم خۆی بناسێ و ئەزمەی هاوڵاتیان بە جدی سیرکە چونکە ئەم ئەزمەیەکی قوڵە مەسی قوت و شیرونانی خەڵکەکە لەوێشەوە طبعاان ئێمە زانین کە چ کەسادێک لە بازارڕ دروستە بێ کاتێک کە پارەنایەتە بازارڕەوە موچەخۆر موچەی پێنیە بڕوە شت بکڕێ ئێمە زانین کەمەچی هەموو کەرتەکانی تر تێکەدا کەرتی گەشتیاری کەرتی بازرگانی کەرتەکانی گەشانەوەی بازار هەموو ئەوشتانی کە پێویستە پیشەسازی هەموو شتێک تەسی لە هەموو شتێکەکە بۆی ئەمە کارەساتێکی حەقیقی ئابووری دروستەکە لە وڵاتە و برسێتی دروستەکە و بێکاری ڕێژەی زۆر زیاترەکە ئەمە پێویستە حکوومەتی هەرێم زۆر بە ودی و بەجددی بڕاتە ژێر ئەم بابەتە ئەمە گێچەڵ نییە کۆمەڵی پەرلەمانی عێراق یا هەرێم گێچەڵ ئەکەن و شەڕی سیاسی پێشوەختەکەن ئێمە لە انتخابات نزیک نین ئێمە ئەمە حملی انتخابات نییە کەین ئێستا هاوارمان لێ بەرز بووتەوە کە پێویستە ئەم حکوومەتە ڕێز لەوە بگرێ کە برسیکردنی خەڵک خەتێکی سوورە و ئەم بابەتە تاکەی وابێیانی تاکەی ئێمە نەوت شکا لە وەختی داعشە بۆ سعرێکی زۆر خراپی مەترسیدار نزیکەی تقریبان گەشتە $30 و کەمتریش لەو کاتا دەرسمان لەمە وەرنەگرت کە ئێمە ئەگەر ئاوا داهاتینەوت بشکێ ئێمە ناتوانین ئەو هەموو بڕینی موچە و پاشەکەوتی نایاسایی و ئەو شتانی کە کرا ئێ باشە کە تۆزە سعرینەوت هەستایەوە بۆ دەرسێکمان لەمە وەرنەگرت بۆ ئەومان لەبیر نەبوو کە ئێمە ناتوانین ئەم خۆمان ئەم نەوتە بفرۆشین و لە هەمان کاتیشا موچەی خەڵک دابین کە نەگەر سعرینەوت بشکێ بۆیە حکوومەتی هەرێم و حکوومەتی اتحادیە بە ڕێکەوتنێکی کۆنکرێتی بکەن کە ئێمە هەمیشە باسی ئەومان ڕاست پێدراوێسە تواننەوە بکەن ئەدنان زورفی عەدنان زورفی تا چەندێ سەرکەوتووە بێ لە پێگەنانی حکوومەتەکە چکە نەیتوانیەوە بەڕێکی زۆری شیعەکانیش قەناعەت پێ بکات تا ئێستا گفتوگۆی جددی ڕاستەوخۆشی ئەوەی کە من ئاگام لێم بێ لەگەڵ لایەنە کوردەکان تا ئێستا نەکردووە لەبەرەوەی لە لای برادرانی خۆیان جارێک گیری خواردووە بەڵام بڕیاریشە لەم ڕۆژانە وەکو بیستومە نازام ئەیکایان ئەیکا سەردانی هەولێر و سلێمانی بکا بۆی کە گفتوگۆیەکی ڕاستەوخۆ لەگەڵ کوردیش کاسە بەسەبارەت بە خەڵکی بڵێن ئەوەی کە موچەخۆرێ سەکێشی بۆ دروست بۆ موچەی دواکەوە بەڵام خەڵکێک هەیە بۆ نمونە هیچ سەرچاوێکی داهاتە کرێکارە بۆ نمونە خەڵکی ژار و کەم دەرامەتە بەڵام هیچ بودجەیەکی تەرخانکراو لە کوردستان نییە چەندە گرنگە ئاور لەوانەش بدرێتەوە کە ئێستا بۆی قەدەغەیات و چۆوە مەسەلەن کار و کەسابەتیان نییە ئەوە بێگومان یەکێکە لەو کارە ساتانەیانی من برادێکی دراوسێن باسی ئەوەی کرد کە کۆمپانیاکەی ئەوان 150 مۆزەفی هەیە ئێستا هەمویان تێکڕا بەس ئەوی کۆمپانیایە 150 مۆزەفی هەیە هەمویان ئێستا لە ماڵەوەن بەبێ پارە بەبێ پارە هەموو لە ماڵەوە اینجا تۆ سەیری کە چەندێک ئێمە لە کەرتی تایبەتە چەندێک کارمان لەدەست داوە ئەگەر ڕێژەی کۆمپانیاکان سیرکەی ئێستا تا ئەتوانم بڵێم زیاتر لە 170 خەڵکی ئێمە ئێستا لە ماڵەوەی بە موچەخۆری حکوومەت و زیاتر لە 100 ئەوەی ماوە تۆ سۆپەرمارکێتە و مەطعامە و ئەوش هەندێک لە مەطعامەکان و هەندێک لە نانەواکان و هیچی تر نەماوە ئەوەی تر هەمووی گیراوە ئەمە خەڵکە برسیە لە ماڵەوە تۆ ئەگەر خەڵک سژنکەی لە ماڵەوە وەکو بڕیاری حکوومەت ئەبێ خۆ زیندانی ژەبێ نانی بیتێ ئێمە مەسەلەن دەستخۆشیمان هەیە بۆ کەرتی بۆ وەزارەتی ناوخۆ بۆ وەزارەتی تەندروستی کە بە جددی زۆر قوربانیدان و هینیان هەیە بۆ ڕوبڕوونی ئەم کارە ساتە و خەڵکێک لێرە بەراورد دەکات لە بینی حکوومەتی ئەوروپاوەڵ ئێمە باشترمان کردو لە ڕاستیاوە نییە لاندی ڕۆ باشمان کردبێ بەزاخرت بۆچی باشی کردو بۆچی تووە ئاسان توانیت ئەم بڕیارە بی لەبەر ئێمە وڵاتێکین ئاسانە توانین قەراراتی عسکەری مەنعی تەجەولۆمانە بدەین ڕاستە ئەمە شتێکی باشە من لەو قسم لەوە نییە کە ئەمە شتێکی باشە و داواکارم هەموو هاوڵاتیانیش هەموو ڕێنمایەکانی حکوومەت لەم بوارە ڕێز لێ بگرن و التزام پێ بکەن بەس ئێمە قەزەیەکی ترمان هەیە تۆ لە وڵاتی چووکە ئەوروپا بۆ ناتوانێت ئەوە بۆ ئاسانی حکوومەت چکە حکوومەتێکی دیموکراسی و بە دەنگی خەڵکات و تەسەرهین ترسیە لە شەقام
ترسیە لەو کۆمپانیانی کە دایەخات ترسیە لە داڕوخانی ئابووری لە کاتێکە ئەوان احتیاطاتێکی گەورەی پارەشیان هەیە بودجەی تایبەتیان بە سەدان ملیار دلار لە وڵاتانە تەرخان کردو بۆی کە ئەوە هەموو کەسیش بنێرنەوە بە ماڵەوە بە موچەش بینێرنەوە بۆ ماڵەوە ئێمە لێرە گوێ بەوە نادەین خەڵک هەیەی نیەتی کێشەی خۆیەتی بڕۆ ماڵەوە بەس ئەو لەوێ ناتوانێت بە خەڵک بڵێ لە ئەوروپا بە خەڵک بڵێ بڕۆ ماڵەوە برسیتە بڕۆ ماڵەوە برسیشنی هەر بڕۆ ماڵەوە ئەوە لە ئەوروپاش دیوان ناکرێ لەبەرەوە تاوەکو دڵنیان نەبوون لەوەی کە بودجەیان هەیە بیان بە خەڵک دڵنیان نەبوون لەوەی کە چۆن تەمینی ئابووری خۆیان بکەن نیانتوانیوە بۆ سرعەتە بۆ خەڵکە بڵێن بڕۆ ماڵەوە. سپاس دەکەم ڕووپاک خامگرم و لای بەڕێزت سەبارەت بە ئەو بڵێن زیندانیانی سیاسی یاخود بڵێن کە زووکاری ئەنفال کە باز لەوە دەکەنی زیکەی 7,000 موچیان لەم مانگە بەردراوەوە کارەکەی چی ئەوەندەی کێ بۆ دادچوتان بۆ کردبێ؟ بەڵێ دیارە بە پێی یاسای ژمارە 11 لە ساڵی 2011 دەرچووە بۆ زیندانیان و ڕاگیراوانی بۆ زیندانیان و هەروەها ڕاگیرا و سزادراوی سیاسی ئەمەش تایدا ئەوانە مستەفید دەبن بە پێدانی بڕێک مینحەیەک کە بە بڕی 500,000 دینارە پێم وابێ و هەروەها بۆ ماوەی 10 ساڵ ئەم یاسایە بۆ ماوەی 10 ساڵ ئەو مینحەیان پێدەدرێت لەو یاسایە ئاماژەی پێکردووە کۆی زیندانیانی سیاسی 5,175 زیندانی سیاسیە کە لە مانگی حوتی ساڵی 2020 کۆتایی بە مینحەکەیان دێت وەروە ڕاگیراوان و سزادراوانی سیاسی 1536 کە لە مانگی 11 ساڵی 2021 کۆتاییان بە مینحەکە دێت بەڵام نازانم حکوومەت هەرێمی کوردستان بە چ پاساوێک هەستاوە ئەو مینحانەی بڕیوە خۆی ئێمە لە تاوتوێکردنی پرۆژە یاسای چاکسازی کە وەزیری پەیوەنددار و معنی هاتبوو سەردانی پەرلەمانی کرد ئێمە وعدمان لێ وەرگرت کە ئەو بڕەکە 7,000 و 5,000 زیندانی سیاسیە کە مینحەکەیان تەواو بوو وادەکە تەواو بوو لە مانگی حوتی ئەو ساڵ و بەشێکی لە مانگی 11 ساڵی 2021 ئەوانەی کەماون کە کۆی گشتی پێم وایە 14 بۆ 16,000 زیندانی سیاسیە 5,000یان وەکو زیندانی سیاسی مستەفید بوونە بەو مینحەیە بە وەرگرتنی ئەو مینحەیە ئەوانەی کەماون بخرێتە شوێنی ئەوانە بۆیە ئەوان بەڵێنیان بە ئێمەدا کە ئەوانە بخەنە شوێنیان بەڵام ئێستا دەبینین کە بەر لەوەی کۆتایی بەوادەکەیان بێ موچەی ئەوانیش دەبڕدرێ دوای بە دواداچوونی کۆمەڵێک پەرلەمانتار وەزیری دارایی دەڵێ لیستی موچەی ئەوانە نەهاتوە لە وەزارەتی شەهیدان وەزارەتی شەهیدان دەڵێ داوا نەکراوە بۆ ئەوەی لیست بنێرم ینی نازانم پاساوەکانیشیان بەڕاستی بە پاساو ناچێ وەروە شتێکی تریش منحەیەکی تریش منحەی بەخێوکەرانە کە بۆ نمونە منداڵێک دایکیان باوکی بەخێو دەکە ئەمەش مینحەیەکە کە پێیان دەدرێ ئەم مانگەی ئیوانیش ڕاوەستاوە بەر لەو بەرنامەیە دوای بە دواداچوونێکم لەگەڵ هاوڕێکی پەرلەمانتارم لە ناو فراکسیۆنی کۆمەڵ بە دواداچوونمان بۆ کرد و پرسیارمان ئاراستەی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی کرد وەڵامی ئەو تەنها ئەوەیە زۆرم وەڵامەکە بەڕاستی زۆر لەلام سەیر بوو دەڵێ بەخێوکەرانە مافی بەخێوکردنی هەیە بەڵام ئەو مینحەیە پێنادرێ خۆ منێکی من دایک و باوکم هەبێ و منداڵی ئەو دایک و باوکم ناتم پرس بە حکوومەت بکەم بۆی بەخێویان کەم خۆ بخۆشم دەزانم بسم بەخێویان کەم ئەگەر مینحەکەیان پێنەدەن ینی پێویست ناکە ئەو ڕێنماییەش بە خەڵک بدەن بۆیە بەڕاستی لە ژێرناوی هیچ پاسایەک مینحانە نەبڕاوە دەمێ ئاماژە بە شتێکی تر بکەم کاک حەچیم ئەوەی جێگای داخە بەڕاستی بەمەبەست دەمێ ئەوە بخەمەڕ و بەمەبەست ئەو حیزبانە ئەو فراکسیۆنانی کە بەشدارن لە حکوومەت بەمەبەست پەرلەمانیان پەک خستووە ڕێکارەکانی بە دواداچوون و پرسیارکردن ئێستا ئێمە وەکو پەرلەمانتار تەنها لە ڕێی سۆشیال میدیا و هەروەها پەیوەندیەوە دەتوانین بیکەین دەنا ڕێکاری پەرلەمانی ئێستا کە پەرلەمانیان بۆ پەک خستووە ئێمە ناتوانین بیکەین هەر لە مادە 58 پێڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستان هەتاوەکو مادە هەفتایەکان ئاماژە بە شێوازی پرسیارکردن و پرساندن و متمانە لێسەنەوە دەکا کە بۆ حاڵی ئێستا گونجاو و پەرلەمانی کوردستان کاری تدا بکە بەڵام بەمەبەست ئەو سێ بە تایبەت ئەو سێ حیزبەی کە بەشدارن لە حکوومەت و ئەو دوو حیزبەی دەسەڵات کە
سەرۆکایەتی پەرلەمانن پێم وایە پەرلەمانیان پەک خستووە بۆ ئەوەی حکوومەت یاریێمی کوردستان بە ئارەزووی خۆی ئەوەی پێی خۆش بێ بیکە و ئەو بڕیارەی بیەوێ بیدات بێ ئەوەی پەرلەمان هیچ لێ پێچینەوە بە دوواداچوونێک بۆ کاروبارەکانیان بکە بەڵام ئێمە وەکو ئەرکی سەرشانی خۆمان کە ئۆپۆزیسیۆنین کۆڵ نادەین ئەوەی لە دەستمان بێ دەیکەین ئێمە ڕانەوەستاوین بەڵام بەداخەوە کاری پەرلەمان ئەوە نییە سەرۆکی پەرلەمان بچێ پارێزگا بە پارێزگا سەردانی پارێزگارەکان بکە کاری پەرلەمان ئێستا لەو حاڵەتەدا کە موچەی فەرمانبەران دەبڕێ ئێمە نوێنەری ڕاستەقینەی خەڵکی هەرێمی کوردستانین ئەوەیە کە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بۆمان دیاری کراوە پرساندنی وەزیر و پرسیار لە وەزیرەکانی وەزیرەکان بکەین و متمانە لە وەزیرەکان بستێنینەوە کە بەڕاستی ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان چەند مانگێکی تروا بڕوا فەشەل دەهێنێ جێگای ئەوەیە کە پەرلەمانی کوردستان دوای ڕێکاری چاودێریکردن کە پرسیار و پرساندنە متمانە لە وەزیرەکان بستێنێتەوە یاخود لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران نەک پەرلەمان لەو کاتەدا بە بیانووی بڵاوبوونەوەی جۆرە ڤایرۆسێک دانیشێ لە ماڵەوە و هەروەها نوقەی لێوەنێت. باشە ڕووپاکان زۆر بە کورتی دقەیەک سەبارەت بۆی کە لە دەرەوەی مەسەلەی موچە لێبوردنی گشتی چاوڵێکێ لە پەرلەمان لەم بارودۆخە لێبوردنی گشتی دەربکرێت دقەیەک بە کورتی سوپاس دەکەم. بەڵێ خۆی ئەوەی جێگای داخە دیسانەوە دەیڵێمەوە دیارە ئەنجومەنی وەزیران لەسەر ڕاستپاردەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆی ڕاستپاردووە کە لیژنەیەک پێک بهێنێ بۆ چاوخشانەوە بەو سزادرا و یاخود ڕاگیراوانەی کە لە زیندانەکانن یاخود تەوقیفن بۆ ئەوەی میکانیزمێک بدۆزنەوە بۆ ئەوەی ئازاد بکرێن بەڵام من لێرەوە ڕای دەگەێنم کە لەگەڵ ئەوەشم ئەوانەی کە ئیفرات شەرتی دەیانگرێتەوە سزای خۆیان تەواو کردووە واتە ماوەی سزای خۆیان تەواو کردووە لە زیندانەکان ئازاد بکرێن بەڵام ئەوە کاری حکوومەت نییە ئەو بە تەدەخولی سوڵتەی تەنفیزی بۆ سەر سوڵتەی قەزایی و پەرلەمانی دەزانم ئەوە کاری دەسەڵاتی جێبەجێکردن نییە تەدەخول لە دەسەڵاتی ئەنجومەنی دادوەری بکاوە ئیشی ئەنجومەنی دادوەریە بەڵام بەداخەوە نازان بۆ ئەنجومەنی دادوەری بێدەنگە کە وەزیرێک هەستێ لیژنەیەک تەشکیل بکە بۆ بەدواداچوون یاخود بۆ پەرلەمانی کوردستان بێدەنگە پەرلەمانی کوردستان دەبێ لەو حاڵەتەدا دەبێت یاسای لێبوردنی گشتی دەربکە لەو حاڵەتە بەدەرنیە تەنها دوو حاڵەت بۆ بەربوونی سزادراوان هەیە یەکەمیانەوەی حکمی تەواو کردبێت دووەمیانەوەی ئیفرات شەرتی دەیگرێتەوە ئەوەش لە چوارچێوەی دەسەڵاتەکانی ئەنجومەنی دادوەریە و پێویستە ئەو ممارسەی دەسەڵاتی خۆی بکە ئەوەی تر کە دەمێنێتەوە تەنها یاسای لێبوردنی گشتی کە دەبێت لە پەرلەمانی کوردستان دەربکرێت. سپاس دەکەم دکتۆر خولەکیش بۆ بەڕێزت لە کوردستان چاکسازیێک بکرێ بۆی بارگرانیەک نەکەوێتە سەر خەڵک. وڵاهی چاکسازی حکوومەت دەزانێت چی چاکسازی پێویستە بکرێ بەڵام تا ئێستاش هیچ ئیرادەیەکی حەقیقی بۆ چاکسازی لە حکوومەتی هەرێمی کوردستانە وجودی نییە. بەس لەسەرەوەی زیندانە سیاسیەکان ئەمیز بڵێم ئەوەش زوڵمێکی تر بۆ حکوومەتی هەرێم ئەم هەموو درێژایی ئەم 10 ساڵە ئەم زوڵمەی کرد لەو خەڵکە کە ئەبووە لە ماوەی ئەم 10 ساڵە ئەمە بخرایەتە سەر عێراق. سیاسای زیندانە سیاسیەکانی عێراق 10 ساڵ نییە 20 ساڵە موچەکەشیان دوو بەرابەری ئەو موچەیەکە لێرە وەرەگیرێ. باش بۆ نەخراسەر نەخراسەر حکوومەتی اتحادی کە ئەمە یعنی زیندانی سیاسی حکومنی ڕژێمی پێشوون یعنی ئەمە ئیرسێکە ئەبووە حکوومەتی اتحادی تحملی کردایە لە ڕووی داراییەوە بەڵام بەداخەوە ئەوەشیان نەکرد ئێستا بەر لەوادەکەی خۆشیان موچەکەیشیانە بڕن بەس لە ئەسڵا ئەگەر بیان ویستایە و ئیشیان کردایە ئەبووە ئەمە چەندین ساڵە بیان خستایەتە سەر حکوومەتی اتحادی بۆی موچەشیان دوو بەرابەر بێ و بۆ ماوەی 20 ساڵی ژوەریگرن لە جیاتەوە بۆ ماوەی 10 ساڵ وەریگرن. زۆر سوپاس بۆ بەڕێزان دکتۆر موسە نامین ناوی پەرلەمانی عێراق لە سودۆی سەرەکی هەروە لاولێرەوە ڕووپاک ئەحمەد نامی لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.